سڵاوتە لێبێ مناڵە ئازیزەکان، من ئەمڕۆ لە گوندێکی جوانی کوردستانم هاتووم بۆ ئێرە لەگەڵ ئەم مناڵە ئازیزانی هاوڕێمە ئەمانەوێ بەرنامەیەک بکەین. جارێ پێتان ناڵێم گوندەکەمان ناوی چییە؟ باخۆیان پێتان بڵێن چۆنن؟ گوندەکەتان ناوی چییە؟ هەرگێنا. ئەتانزانی ئەمڕۆ منیەم بۆ ئێرە بۆ لاتان؟ ئەو مناڵانە چیەکەن لەو سەرەوە دانیشتون؟ بەڕاستانە؟ ئامادەن بڕۆین بەرنامێکی جواب بکەین بێکەوە؟ کەواتە با بڕۆین بۆ لای هاوڕێکاتان. فەرموون با بڕۆین. سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم، چۆنن؟ هەمووتان باشن؟ ئەی یاخوا هەمیشە باش بن. من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە. ئەزانن بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و چاو بەیەوەی ئازیزەکەوێ. ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ هەرگێنا. سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای قەرەداخ. سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین یەک چەپڵێک قایم بۆ خۆتان. ناڵەکان حەزەکەن بەیەکەوە سەیرێکی ئەو راپۆرتەکەین کاوکارانمان لەسەر گوندەکەتان ئامادەیان کردووە؟ کەواتە با بەیەکەوە بینەری بین. فەرموون. سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم، خۆشحاڵم ئەمڕۆژ بە دیداری ئێوەی ئازیز شادەبمەوە. وەرن با ئەمڕۆژ گەشتێک بکەین بەرەو ناوچەیەکی جوانی کوردستان. ئەچین بۆ ناوچەی قەرەداخ. با پێتان بڵێم ئەچین بۆ چ گوندێک. ئەمڕۆ بەڕێ ئەکەوین بۆ گوندی هەرگێنە. ئەم گوندە سەر بە قەزای قەرەداخە و دووریەکەی نزیکەی 48 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. ئەم گوندە جوانە کەوتۆتە سەر شەقامێکی گشتی و بە زنجیرە چیاکان دەورە دراوە. لە وەرزی بەهاراندا ئەم ناوچەیە پڕ ئەبێت لە گەشتیار و سەیرانکەر. ئەویش بەهۆی دڵڕفێنی ناوچەکەوەیە.
ئێمە لەم گەشتەماندا زۆر دڵخۆش بووین لەبەر ئەوەی گوندێکی ئاوەدانە و ژیان تیایدا بەردەوامە. خەڵکی ئەم گوندە بۆ دابینکردنی بژێوی ژیانیان ڕۆژانە سەرقاڵی کاری کوشت و کاڵی و ئاژەڵدارین. بە وتەی خۆیان ئێستا وەرزی زستانە و ئیتر خەڵکی گوند خەریکی زەوی کێڵان و تۆکردنن. منداڵانیش ئەوانەی کە توانای کارکردنیان هەیە هاوکاری خێزانەکانیان ئەکەن لە کاری کشت و کاڵیدا. ئەوەی زیاتر دڵخۆشی کردین ئەوەیە لەم گوندەدا قوتابخانەیەکی بنەڕەتی تێدایە و منداڵان ئەتوانن تا پۆلی نۆی بنەڕەتی لە گوندەکەی خۆیان درێژە بە خوێندن بدەن. با بیریشمان نەچێت بۆ یەکەم جار لەم گوندەدا ساڵی 1995 قوتابخانەیەکی تێدا کراوەتەوە. ئێمە نامانەوێت زانیاری زیاتر باس بکەین. ئەوەی کە ماوەتەوە پێمان خۆشە زیتەڵە و هاوڕێکامان بۆتان باس بکەن. کەواتە وەرن با بگەڕێنەوە بۆ لای ئەوان. فەرموون! مناڵەکان ڕاپۆرتەکەتان بینی؟ ئەی بەدڵتان بوو؟ کەواتە با بەیەکەوە یەک چەپڵی قایم بۆ ئەو کارانمان لێن. فەرموون! ئێستا بێمە لاتان و گفتوگۆ بکەین بێکەوە؟ باڵێ. با یەکەم جار بچمە لای هین. کوا مەبەست چۆنی؟ باش. ئەحواڵە چۆنە؟ وەڵا باش. مەبەستیان لە قوتابخانەی؟ باڵێ. لە پۆلی چەند؟ 4. ئەی ئافرین هەر بشی. مەبەست؟ باڵێ. قوتابخانە گرنگە بۆ مناڵانیان گرنگ نییە؟ گرنگە ئافرین. باشە ئێمە ئەگەر بخوێنین لە داهاتووە سوودمانە بێ بۆ وڵاتەکەمان یان زیانمانە بێ؟ سوودمانە بێ. کەواتە ئەبێ واز لە قوتابخانە بێنین یان بەردەوام بین؟ ئەبێ بەردەوام بین. ئافرین یەک چەپڵی قایم بۆ مەبەستیان. دەست خۆش. مایکەکە بەبە نێرگس؟ باڵێ. نێرگزیان چۆنی؟ باشم. ئەحواڵە چۆنە؟ وەڵا باش. دەنگ و باسە چۆنە؟ وەڵا باش. لەگەڵ قوتابخانەیە چۆنی؟ باشی؟ لە پۆلی چەندی نێرگزیان؟ لە پۆلی 4. لە پۆلی 4؟ باڵێ. ئافرین. ئێساش ڕاستەوخۆ لە قوتابخانەوە هاتن بۆ ئێرە بۆ بەرنامەکە وایە؟ باڵێ. ئافرین. نێرگس؟ باڵێ. تۆ حەزت لە پاک و خاوێن نییە؟ باڵێ. لەگەڵ پاک و خاوێن نییە چۆنی؟ وەڵا زۆر باش. باشی؟ نێرگس ئەگەر شتێک لە دەست مناڵێکتان بکەوێتە خوارەوە یان مناڵێک شتێک فرێبان لە پۆلەکەتانە تۆ چیەکەی؟ هەڵی ئەگرمەوەی خەمەلەو تارێکە خۆڵەکەەوە. ئافرین. ئەی ڕێنمایی یاوڕێکەوەکی کە ئیتر شت فرە نەیاویش؟ باڵێ چی ڕێنمایی پێڵێ؟ دەڵێم هاوڕێکەم ئیتر شت فرێ بێ سەرزەویەکە لەبەرەوەی ئێمە ژینگەی کوردستان دەبێ پارێزگای لێ بکەین. ئەی ئافرین. ئەی باشە نێرگس ئێوە قوتابخانەکەتان چێ پاکێکاتەوە؟ دادەیەکە پاکی دەکاتەوە ئێمەش یارمەتی دەدەین. ئەی ئافرین. ئەگەر ئێوە هاوکاری نەکەن دادەکەشتان ماندووە بێ ئەو کاتە پۆلەکەشتان زیاتر پیسە بێت و توانای خوێندنتان نامێنێ وایە؟ ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ نێرگسیان. هەر بشیت. محەممەد. باڵێ. کاکە محەممەد چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ محەممەد جان تۆ لە پۆلی چەنی؟ یەک. لە پۆلی یەک؟ ئەی ئافرین. محەممەد عادی پێم بڵێ کە ڕۆیشیتەوە بۆ ماڵەوە ئەم پۆشاکانەی قوتابخانە و چی لەکەی؟ پاکەکە بۆ هەڵی ئەگریت و پاکەکەیتەوە؟ باڵێ. ئافرین. باشە ئەگەر ئێمە پۆشاکەکانمان بۆ دەرەوە لە بەرکەین بۆ یاری لە بەرکەین بۆ خەو لە بەرکەین ئەو کاتە شتێکی باشمان کردووە یا خراپ؟ خراپ. ئافرین لەبەرەوەی پۆشاکەکانمان پیسە بێت و زووە درێ وایە؟ بۆیە کە ڕۆشتینەوە ماڵەوە ئەبێ پۆشاکەکانی قوتابخانە بە جوانی هەڵگرین بۆ ئەوەی پیس نەبێ وایە؟ هەر بشی یەک چەپڵی قایم بۆ محەممەدیان. ئایا جان؟ باڵێ. چۆنی؟ باشی. ئەحواڵە چۆنە؟ باشە. یاخوار باش بی. ئایا جان ئەی تۆ لە پۆلی چەنی؟ 2. لە پۆلی 2. ئەی ئافرین. ئایا سەعات چەندەچی بۆ قوتابخانە؟ 7:30. 7:30. قوتابخانە سەعات چەند دەست پێکە؟ 8 وایە؟ باڵێ. باشە ئێمە ئەبێ شەوان زوو بخەوین یان شەوان درەنگ بخەوین؟ زوو. ئەبێ شەوان زوو بخەوین لەبەرەوەی ئەگەر شەوان درەنگ بخەوین بەیانی زوو هەڵناسی بۆ قوتابخانە و خەبەرمان نابێتەوە وایە؟ باڵێ. ئافرین. باشە ئێمەی مناڵ گرنگە وانەکانمان بخوێنین لە ماڵەوە یان ئەبێ هەردانی شینیاریکەین و سەری تەلەڤیزیۆکەین؟
وانەکانمان بخوێنین یان سەیری تەلەڤیزیۆنکەین باش وانەکانمان بخوێنی ئافرینە بێ وانەکانمان بخوێنین هەر بژی ئایگەن ئەی تۆ چیمان پێشکەشەکەی گۆرانی شەعر چی شعر دەی شعرێکی خۆشم بۆ بڵێ تاپی بۆلی دوم ئاواژیر بەڕادم بلی بەشگە ساڵ ناباخژیر بەردا شدای گوڵی زانستم هەر بە مەسمان خوێندنم شۆڕ و شاڵ دەدەم بۆی کتێب پێ بکەم تا نەگەمە خۆشی ژیان لە چارکەشەی کوردستان ئەی ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبان دەست خۆش هەر بژی ئایگیان ئافرین سەفین بەڵێ چۆنی وڵا باش ئەحواڵە چۆنە وڵا باش هەر بژی سەفینجان ئەی تۆ لە قوتابخانەی سەفین بەڵێ لە پۆلی چەند یەک لە پۆلی یەک وەتام ساڵ چووتە قوتابخانە بەڵێ ئافرین ئەی لەوانەکان تا باشی بەڵێ لەوانەی بیرکاریە باشی بەڵێ هەر بژی باشە پرسیارێکی لێ بکەم بەڵێ باشە پشیلەیەک بەڵێ لەگەڵ پشیلەیەکی ترە کۆ بکەیتەوە ئەکاتە چەند پشیلە دوو پشیلە ئەی دوو پشیلە لەگەڵ سێ پشیلە ئەکاتە چەند پشیلە سێ پشیلە شەش نا دوو پشیلە لەگەڵ سێ پشیلە دەی بە پەنجە بچووکەکانە بیان ژمێرە ئەمە یەک ئەوە یەک ئەوە دوو ئەوە دوو ئەوە سێ ئەوە سێ ئەوە چوار ئێ ئەوە پێنج کردیە چەند پێنج کردیە پێنج پشیلە ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر دەست خۆش سەفینجان هەر بژین کوا هەژین هەژین بەڵێ هەژی چۆنی باشم ئەحواڵە چۆنە وڵا باش خزم و کەس و کار چۆنن وڵا باش هەمویان باشن بەڵێ یاخوار باش بن هەژین جا تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئافرین هەر بژی هەژین بەڵێ تۆ ئاژەڵ و باڵندە و شتە خۆشەوێ بەڵێ باشە ئەگەر لە وەرزی هاوینە ئاو کەم بۆەوە تۆ چۆن هاوکاری ئاژەڵەکانەکەی بۆەوەی لە توێنێتی ڕزگاریانکەی ئاویان نەیتی یان ئاویان نایتێ ئاویانێمە چۆن ئاوێک پەردەخێنم ئاویان بۆ تێ ئافرین ئەبێ پەرداخێک یان سەتڵێ یا قاپێ پڕکەی لە ئاو لە حەوشەکەی داینی بۆی چۆلەکەکان بۆی پشیلەکان بۆی کۆترەکان لی بخۆنەوە وایە وای باشە ئێمە ئەبێ ئازاری ئاژەڵەکان بین نەخێت کارێکی ڕاستەیان نەڵەیە هەڵەیە کارێکی ئەڵێ وایە وای ئافرین هەژین بەڵێ ئادی تۆ چیمان پێشکەشەکەی یەک و دوو ڕابەس و سێ و چوار بکاخان پێنج و شەش گوڵاگەش حەوت و هەش پسماگەش نە و دا خوێندنگە ئەی ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر دەست خۆش ئافرین دیناگیان بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە وڵا باش هەر بشی دیناگیان دیناگیانەی تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند دوو لە پۆلی دوو ئافرین هەر بشی دینا بەڵێ لە ماڵەوە خوشک و براوەیە لە خۆ بچووکتر بن بەڵێ ئافرین باشە تۆ یاری لەگەڵەوە ناکەی باشە ئەی کە چوویتەوە ماڵەوە لە قوتابخانە هەوڵەی ئەوانانەی کە خوێندوتە فێری ئەوانیش بکەی بۆی کاتێک کە چوونە قوتابخانە کار ئاسانی بۆ مامۆساکان بکەیت و هەم مامۆساکانیش کار ئاسانیان بۆگەی هەم خوشک و براکانیش فێری وانەکانەکەی بۆ نمونە ئەتوانی فێری یەک و دوو سێیانکەی فێری پیتەکانیانکەی ئەتوانی وەکو یاری هاوکاری خوشک و براکانە بکەی بەڵێ ئافرین کەواتە ئێمە ئەبێ یاری بکەین لەگەڵ برا خوشکەکانمان یان شەڕکەین یاری ئەبێ یاری بکەین وایە ئەی ئافرین هەر بشی یەک چەپڵی قایم بۆ دیناکیان نا بۆسن دینا ئەی چیمان پێشکەشەکەی گۆرانی دە گۆرانێکی خۆشم بۆ بڵێ ساڵی نێتان پیرۆز بێوا لە پۆلی یەکەم دەرچی پۆلی دووەمە میخوا پیرۆز بێ لێمای ساڵی نوێمان من تابەیەکی وریام گێڕایەڵی مامەسام قوتابخانەم خۆش دەوێ چونکە ئەڵستا دەستەوێ کەلوپەلەکانی خاوێنم هیچ کانان ژاکێنم هەر بەژی قوتابخانە کەڵەمبەندی ژیانە ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ دیناکیان سیدرا خان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وڵا باش دەنگ و باسە چۆنە وڵای لەگەڵ قوتابخانەیە باشی بەڵێ هەر بژی سیدرا جا تۆ لە چەنی من لە پۆلی شەشم لە پۆلی شەش ئەی ئافرین هەر بژی سیدرا بەڵێ من کاتمە گوندەکان بەڵێ گوندەکانی کوردستان هەمووی ناوی خۆشیانەیە بەڵێ ئەمەوێ واتای ناوی گوندەکانیان بزانم گوندەکەی ئێوە ناوی چییە هەرگێنە هەرگێنە ئەزانی واتای هەرگێنە یعنی چی بە واتاکە یانی قوڕی سوور
قوڕی سوور واتە خاکەکەی ئێرە خۆڵەکەی سوورە لەوە ناویان ناوە قوڕی سوور واتە هەرگێنە وایە ئەی ئافرین ئەمە کێ فێری کردی دایک و باوک دایک و باوکە هەر بژی ئەزانی ئەمە کارێکی زۆر باشەکە ئەوە واتای ناوی گوندەکەتان بزانن بۆ ئەگەر ڕێبوارێ یان گەشتیارێک هاتە ناوچەکەیەوە وتی گوندەکەتان ناوی چییە یان وڵاتەکەتان ناوی چییە ئەوە واتای ناوەکەی بزانن باشە ئافرین سیدرا تۆ چیما پێشکەشەکەی باسی ژینگەتان بۆ ژینگە ئادی فەرموو نابێت ژینگەکەمان پیس بکەین نابێ ئاژەڵ و حیوانەتەکانمان ئازار بدەین و نابێ ژینگەکەمان بە پیسی بەجێوێڵی نەبێت لە دوێ خۆمانامی کۆ بکەینەوانە ئافرین کەواتە ئەمە ڕێنمایی بوو وایە بەڵێ ئافرین مناڵەکانی تری کوردستان بەو هیوایەم گوێتان لە قسەکانی سیدرای هاوڕێم بوو بێ و ئێوەش بە قسەیکەن یەک چەبڵێ قایم بۆ سیدرا دەست خۆش دینا بەڵێ دینا تاریق بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە زۆر باش ئەیەخوام و کاتێ باشبی دینا جان تۆ لە پۆلی چەنی من لە دوو لە دوو ئەی ئافرین دینا جان تۆ کاتێک کە پشووە و لە ماڵەوەی خۆ بە چێوە سەرقاڵەکەی خۆم بە سەعەکان مەشغەڵەکەم بۆی کە جارێکی تر مەکتەب کرایە و زیرەک بم واتە لە هاوینەکانی شاتۆ سعیەکانەکەی بەڵێ ئەی ئافرین باشە دینا مناڵان یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایل بکەن باشترە یان کتێب بخوێنەوە یان یاری بکەن باشترە کتێب خوێنەوە و یاری بکەن کتێب بخوێنەوە و یاریە کوردەوارێکان بکەن وایە بەڵێ چونکە ئەگەر یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلکەن چاوەکانیان کزە بێ توانای سعیکردنیان نامێنێ هەروەها تەمەڵیشە بێن وایە چاوی پێویستە عینەک بکەنە چاویان کە چاویان کەس بۆ وەختا بێ عینەکیش بکەنە چاویان وایە بەڵێ هەر بشی دیناجان دینا بەڵێ شعرێکم پێشکەشەکەی بەڵێ دەی فەرموو سووری ئاو مێژان لە ڕووباری و دەریاکان تیشکی خۆرگەر بم دەکا دەمکا بە هەڵم و دەمبا بۆ ناو قوڵایی ئاسمان چڕ دەبمەوە هەم دیسان دەبم بە هەورێکی ڕوون دێم و دەچم لە گەردون هەر بشی یەک چەپڵی قایمی بۆ لێبەر ئافرین دەست خۆش دابانجان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باش هەر بشی دابانجان دابان تۆ لە پۆلی چەنی پۆلی چوار لە پۆلی چوار ئافرین هەر بشی دابان بەڵێ لەم گوندەی ئێوەیە بەڵێ خەڵک کاری ئاژەڵداریەکە بەڵێ ئاژەڵ چی زۆر بەخێوەکەن وەکو مەڕ و بزن زۆر بەخێویتەکان مەڕ و بزن و مانگاش بەخێوەکەن بەڵێ ئافرین باشە سوودی ئاژەڵداری چییە تۆ ئەزانی ناوڵە ئاژەڵ بۆچی بەخێوەکەن ئاژەڵ بۆ ئەوە بەخێوەکان لە بەرەفەی پاشە کەوت بکەن ئافرین باشە مانگا و مەڕ و بزن سوودەکەیان چییە شیریانەیە یان نییە شیریان هەیە شیریانەیە بۆ گۆشتەکەی بۆ شیرەکەی هەروەها بۆ خوریەکەشی وایە بەڵێ ئەی ئەمە ئەگەر کاری ئاژەڵداری بکەین ئەتوانین لە ڕێی کاری ئاژەڵداریەوە داهاتێک بۆ ژیانی خۆمان پێکەوە بنین خەڵکی شارەکانیش لە ڕێی ئێمەوە ئەتوانن چیان دەست بکەوێ بەرهەمەکانی شیر وایە ئافرین باشە ئێوە ئاژەڵتانەیە لە ماڵەوە بەڵێ چیتانەیە مانگا مانگا چاوی زل و جوانە وایە بەڵێ خۆشتەوێ بەڵێ ناوی چییە مانگاکەتان بۆرە یان سوورە سوورە ماگاکەتان ئەیکە جوانە ئافرین یەک چەپڵێ قایم بۆ دابانجان سارا بەڵێ سارا گیان چۆنی لا باشم ئەحواڵت چۆنە ئایبوونی ئەی یاخوار باشبی سارا گیان تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئافرین هەر بشی پار لە پۆلی یەک بووی بەڵێ باشە سارا مناڵان بۆ ئەوەی لە قۆناغێک بە سەرکەوتووی دەرچن بۆ قۆناغێکی تر واتە لە پۆلی یەک دەرچن بۆ دوو لە دوو دەرچن بۆ سێ ئەبێ چی بکەن ئەبێ سعی بکەن ئەبێ سعی بکەن ئەی ئەگەر سعی نەکەن دەرەچن نەخێر ئافرین ئەو کاتە ئەبن بە تەلەبەیەکی تەمەڵ و کەسی شاوڕێتیان ناکاو بۆ خۆیان هەر ئەمێنەوە وایان لێە خوێندن تەواو ناکەن وایە بەڵێ ئافرین سارا بەڵێ تۆ چی با پێشکەشەکەی سڵاو لە ئاڵە دەی سڵاو لە ئاڵە سڵاو لە ئاڵام ئاڵە کوردستان سڵاو لە ئاڵە و ئەمڕۆژی ساریە لایە کوردستانەکەم ئاڵۆڵایە
عشقاوە بێ بڵند ببینم هەر لەمها بادە تا ئەفرینم لە کەرکووکەکەی قورسی قوردانم لە کۆبانەکەی پڕبختانم لە ماردین و دیار بەکووە هەر شەکاوە بێ ئاڵای کوردستان. ئەی ئافرین یەک چەبڵی قایم بۆ ساراگیان ئافرین مناڵانەوە پێویستە ئەو هۆراوانە لە بەرکەن کە نیشتیمانی کە باسی کوردستانەکە کە باسی خاگەکە وایە هەر بشی ساراگیان دەست خۆش کۆزیار بەڵێ کۆزیارگیان چۆنی وڵا باش ئەحواڵە چۆنە وڵا باش یاخوار باشبی کۆزیارگیان بەڵێ ئەم گوندەی ئێوە لە وەرزی زستانە ساردەیان گەرمە ساردا باشە ئەبێ خەڵک لە مۆرزەیە دارەکان ببڕنەوە بۆ خۆ گەرمکردنەوە بۆ سووتاندن نەخێر باشە سوودی دار چییە؟ سوودی بەرومانەکەی و سێ و ئافرین چیتر؟ ئێمە ئەوای پاک لە ڕێی چیەوە وەرەگرین؟ درەختەکان لە ڕێی درەختەکانەوە ئەی چی زەویمان بۆ فێنکەکە؟ سێبەری درەختەکان وایە؟ ئافرین باشە ئێمە لە بری ئەوەی دار بڕوێنین ئەبێ دار بچێنین وایە؟ ئێوە لەگەڵ هاوڕێکاتانە هەوڵتان ناوە ساڵانە نەمان بچێنن بۆی ڕێژەی سەوزایی لە گوندەکەتانە زۆر بێ؟ ئافرین بۆ ئەم ساڵ بەڵێنم پێیان ئێوە لە قوتابخانەکەتان هەمووتان هەر یەکە و نەمامێک بچێنن؟ دوایی هەمووتان فۆتۆیەکی خۆتان بگرن کاتێک کە نەمامەکانە چێنن منیش بۆتان بڵاوەکەمەوە باشە؟ ئافرین یەک چەبڵێ قایم بۆ کۆزیارگیان دەست خۆش ئیلامگیان چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ هەر باشبی ئیلامگیان ئیلام تۆ لە پۆلیسەنی؟ لە پۆلیسێ ئەی ئافرین ئیلهام ئەم گوندەی ئێوە زەویەکی زۆر جوانی هەیە وایە؟ باشە ئێوە وەکو خەڵکی گوندەکە لە کاری کشت و کاڵەکەن چیەکەن؟ ئێمە ماڕ و بزن و مانگا بەخێوە نا کشت و کاڵ ئاژەڵداری نا ئێمە گەنم و جۆکەین ئەی خەڵکەکانی گوندەکەتان هەمویان ئەوان چیترەکەن؟ ئەوان گەرم و جۆکەن جاری وایە بە هاوینانیش کاڵک و ترۆزیەکەن کاڵک و ترۆزیشەکەن؟ ئافرین باشە کارێکی باشە ئەگەر خەڵکی گوندەکە کاری کشت و کاڵ بکەن یان نا؟ کارێکی باشە چونکە خەڵکی گوند دەتوانێت لە ڕێی کاری کشت و کاڵ و ئاژەڵداریەوە بژێوی ژیانی خۆی دابین کە خەڵکی شارەکانیش ئەتوانن سوود لە بەرهەمەکانی خەڵکی گوندەکە وەربگرن وایە؟ باشە تۆ کاتێک کە خێزانەکە و کاری کشت و کاڵەکە و کاریانەکەی چیان بۆکەی؟ ئەمەتیانەیەم کە کارەکەیانەکەن و جایوای دایکم ئەچێ بۆ یاهینا کات منی ژەچم یارمەتی باوکم بۆ دایک ئافرین واتە خواردن و ئاوشتیشیان بۆ بەی وایە؟ ئەی ئافرین هەر بشی ئیلامگیان ئەی چیمان پێشکەشەکەی؟ تۆپتۆپێن ئەی تۆپەکە فوتبۆڵەکە من دێم لە دەستم ڕامەکە تۆ تۆپی یاریکردنی وەکوولەکەی ڕۆحی منی وەختێکە چوویتە ئاسمان بانکە لەگەڵ من یەک زوبان خۆش بێوەتەن بەرز بێوەتەن بە عیلم و فۆن ئافرین یەک چەبڵەی قایمی بۆ لێبەر دەست خۆش ئیلامگیان هەر بشی نارۆگیان چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ هەر بشی نارۆگیان نارۆ تۆ لە پۆلیسەنی؟ لە پۆلی چەند؟ لە پۆلی 4 ئافرین نارۆ گوندەکە تا قوتابخانەی تایە؟ هەتا پۆلی چەند؟ هەتا پۆلی 10 تا پۆلی 10 ئەی باشە ئەگەر دەرچم بۆ 11 و 12 ئەچن لەکوێ خوێنە؟ ئەچین بۆ قازانقایە باشە ئەی ئەبێ مناڵ کاتێکە گوندەکەی قوتابخانەی تیان نەبوو بڵێ من ناخوێنم لەبەرەوەی گوندەکە قوتابخانەی تیان نییە؟ نەخێر ئەبێ بخوێن ئافرین ئەبێ بخوێنین وایە؟ هەر بشی نارۆگیان ئاو شتە چی پێڵێن ئاو چی مەتۆی کە لە لای تۆ دروست پێڵێن کۆل چی؟ کۆل ئەو بۆچی باشە؟ ئەو بۆ مەڕ و مانگا و شت ئاوی لێ بخات ئەوان ئاوی لێ خۆن؟ ئەی ئەو شتەی ئەو سەرها وەکو بەلوعەیەکی گەورە وایە ئەوە چییە؟ ئەوە پێڵێن هێندل بۆچی بەکاریە؟ بۆ ئاوەکەی پێبێنتە دەرەوە ئەو وەکو بیر وایە ئاوی لێنە دەرەوە؟ باشە ئێوارەکە حیوانەکانی ئەم گوندە ئاهاتنەوە لێرە ئەوە خۆن؟ زۆر باشە واتە ئێمە ئێستا لە شوێنەکەی ئەوانین؟ باشە ئەوان پیان ناخۆش نییە؟ باشە نارۆگیان
دەستخۆش ئەی تۆ چیمان پێشکەشەکەی منی شعرێکان شعر ئادی شعرێکم بۆ بڵێ کوردم کوردستان خۆشم دەوێت کوردستان باین کوردی زمانی باپیران مای سەربەرزی ژیان کوردستان یەک پارچەیەکانی فیدای خاڵێ وشەی پڕاتە و جوانە وەک فەرهەنگی وشەی دازا کەلۆر بادینانی لەگەڵ هەورامی سۆرانی گشتمان برای یەک زمان خاوە خاکی کوردستان ئافرین یەک چەمرەکەیم بۆ نارۆکیان دەستخۆش هەر بشی ئیناسگیان بەڵێ چۆنی وەڵا باشم ئەحواڵە چۆنە وەڵاشکر باشم هەر بشی ئیناسگیان ئیناس بەڵێ تۆ لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 ئافرین ئیناس بەڵێ گوندەکەی ئێوە بە شاخ دەورە درا و شاخوشتی لێوە نزیکە وایە بەڵێ باشە لەم ناوچەیە ئاژەڵی کێوی لێە بەڵێ وەکوچی کەروێش کوڕێوی چیتر وەڵا کەروێش کوڕێوی ئیتر گورگ و بەراس گورگ و بەرازیش بەڵێ باشە ئێوە ئەم ئاژەڵا ناکوژن نەخێر باشە ئەی کارێکی ڕاستە ئێمە ئەم ئاژەڵا نەبکوژین و ڕاویانکەین و لە ناویان مەرین نەخێر کارێکی غەڵەتە بۆچی چونکە نابێ ئازاریان بدەینەوەن بێزمانن ئافرین ئەوانیش بێزمانن ئەوانیش وەکو ئێمە حەزیان بە ژیانێ وایە بەڵێ ئافرین باشە ئەگەر کەسێکی بینی لەم ناوچەیە ئێوێ ڕاو بکات تۆ چیەکەی پێڵم پێویست ناکات ڕاو بکەی ئازاریان بدەیت ئافرین کەواتە ڕێگری لێکەی وایە بەڵێ هەر بشی پێویستە ئێمە ڕێگری لەو کەسانەکەین کە ڕاوەکان ئەگەر زانیما کەسێک لەم ناوە ڕاوەکە پێویستە باوکمانیان براکانمانیان کەسێک لە گەورەتر لە خۆمان ئاگادارکەینەوە بۆ ئەوەی ڕێگریان لێ بکە باشە ئافرین یەک چەمرەکای بۆ ئیناسگیان ئەنەزگیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە بەڵا باش ئەیاخوام و کاتێ باش بی ئەنەزیان تۆ لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 ئافرین ئەنەس بەڵێ ئەی ئێوە وەکو کوڕەکانی ئەم گوندا بەڵێ کاتێک کە پشووی ئاوینە و قوتابخانەتان نییە ئێوە خۆتان بەچێوە سەرقاڵەکەن ئەمە پەرتوگە خوێنی نەوانەیە خۆمان بە دووگۆڵیەوە چاوشارکێ هەڵماتێن ئەو یاریانە ئەو یاریە کوردەواریانە بەڵێ ئەڵڵا زۆر خۆشە هەمووتان بێکەوەیکەن بەڵێ هەر بشین ئەزانی ئەو یاریە کوردەواریانە چەند سوودیانەیە چونکە وەکو وەرزشێک وایە مناڵان بەردەوام ئەجوڵێن مناڵان ڕاکەن بەمەش هێزێک و وزەیەکی زۆریەتە جەستەتانەوە وایە بەڵێ بەڵام ئەگەر یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلکەی ئەو کاتە تەمەڵ دانیشی و لە ماڵەوە و چاوەکانێکی زەبێ وایە دوای عینەکەی نەچاوە دوایی ئەبێ عینەک بکەیتە چاوە ئافرین ئەناس بەڵێ وتێ پەرتووکی شەخوێندنەوە بەڵێ زیاتر حەسان بە چیرۆکە یان چیرۆکی چی وەڵایەتی هەر هەموو شیرۆکێکمان حەزیێمە تخوا بەڕاستە بەڵێ من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوی گۆڤاری پەپولەیە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکات و بۆ ئێوەی نردووە بە دیاری منیش ئەمڕۆ بۆ ئێوە مێناوەش ژمارەیەک چیرۆکی زۆر خۆشی تایە بابەتی سەرسوڕێنەری تایە هۆراوەشی تایە توانن بیخوێنەوە سوودی لێ ببین باشە بەڵێ ئافرین ئەنەس بەڵێ چیمان پێشکەشەکەی شعرێ شعر بەڵێ دادی شعرەکەم بۆ بڵێ ئەی کە چاک کورد ڕابە بخوێنە تات و سربەت هەربژی زووژێ سەرخە و هەڵهێنا بەس مێمەژی ڕەنجە بەراهوندر توی زانابە بەس هەر بۆ خوێندەواری و پاکژی ئەی ئافرین یەک چەمرەکەی بۆ نەزیە دەست خۆش هەر بشی ئەحمەد گیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە هەڵا باش یاخوار باش بێ ئەحمەد گیان تۆ لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 ئافرین هەر بشی ئەحمەد گیان نەزانی گوندەکەتان زۆر خۆشە بەڵێ مەحەزەکەم لە وەرزی باری شا بێمەوە بۆ ئێرە لە وەرزی بارە ئێرە خەڵکیە بۆ سەیران بۆی ئارەوەڵا زۆر ئارەوا خەڵکی زۆر ئەی ئەگەر منیش بێم تەلەفۆنتان بۆ بکەم شوێنێکم بۆ جیاکەنەوە لێرە بێم لەگەڵێوە یاری بکەم بەڵێ ئافرین ئەحمەد بەڵێ لە دواتەوە کۆمەڵێ شتی لێ وایە بەڵێ ئەوانە هیچی دانەیەکیان بۆ عرسکەڵات نەبێ ئەوەی تریشیان ناتوانانی شتی پێبارکەی شتی تیەکەی بوون ئەو شتانە چی پێڵن ناوەکانیان چییە؟ ئەویان کە ئەرزی پێدەکێڵی پێڵن گاسن ئەوەی تریشیان پێڵی عربانە عەرەبانەی تراکتۆر وایە؟ بەڵێ باشە تۆ ئەمە بۆ کاری کشتتوکاڵە بێ وایە؟ بەڵێ باشە کە خێزانەکە و کاری کشتتوکاڵەکەن تۆ ئەو کاریانەکەی بەڵێ چی ئەزانی لە کاری کشتتوکاڵ؟
بۆ نموناتم لەگەڵ بۆ دێک بۆکما چم بۆ دەشتە گەنمشتە دوورین ئەو شتانە ئەوانە ئەزانی بەڵێ ئەزانی تۆویش بکەی بەڵێ ئافرین ئێستا کاتی چییە لەم وەرزی زستانەیە کاتی عرسکێڵان و تووکردن شتە کاتی تۆکردنە بەڵێ ئێستا زیاتر گەنم و چییە چێنن زیاتر گەنم و جۆ گەنم و جۆ ئەی نۆکەیە چێنن نەوە کاتی بەهارۆ شتێنە ئەو وەختەی چێنن بەڵێ باقلەش وایە بەڵێ باقلە زۆر خۆشە هەموو شتەکان خۆشە باقلە نۆک گەنم میسک وایە بەڵێ ئافرین دەست خۆش ئەحمەد گیان بەڵێ هەر بشیت یەک چەم لە قایم بۆ کاکە ئەحمەد مناڵەکان من ئەمڕۆ زۆر دڵم خۆش بوو لەگەڵ ئێوە لەبەرەوەی گفتوگۆکاتان زۆر خۆش بوو زانیاری زۆر باشتان نامێت لەسەر گوندەکەتان ئەوە پێتان خۆش بوو کە مناتم بۆ لایەوە بەڵێ هەر بشین حەز بەکرد زیاتر لەگەڵ ئێوەیە بمێنمەوە بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەمان کۆتایی هاو هەتا گوندێکی تر و ناوچەیەکی تری کوردستان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز